کورد چوانەگەلێک لەم ڕووداوە دواییانە وەردەگرێت. سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژاف. ئەوەی لەم حوتە دواییانەدا لە ڕۆژئاوا ڕوویدا و داگیرکاری ڕۆژئاوا لایەن تورکیاوە و پێشتر بێڕێزی بە دەرەنجامی ڕەفراندۆمی سەربەخۆیی 2017 لە هەرێمی کوردستان و پێش ئەوەش کاولکردنی هەندێک لە شارە کوردنشینەکان لە ناوچە کوردنشینەکانی تورکیا بەڕوونی دەرەنجامی سیاسەتی سەرکوتکردنی کورد و دەنگ و ڕەنگی جیاوازی نەتەوەیەکی بێدەوڵەت بوو. کورد و ڕێکخراوەکان و ڕێبەرانی ئاخۆ هیچیان پێ دەکرا پێش بەو سەرکوتانە بگرن و ئەو خەسارە گەورانە؟ استراتژی یان تاکتیکی هەڵا یان لانیکەم نەگونجاو لەگەڵ واقعی سیاسی لەلایەنی کوردیەوە چەند کاریگەری بووە لە سەرکەوتنی پلانی لایەنی سەرکوتگەر؟ کورد لەم ڕووداوانە دەتوانێت چ دەرسگەلێک وەربگرێت و ئاخۆ ئەم دەرسانە دەتوانێت ببێتە مێژوو بۆ ئەوەی هەڵەکان دووپات نەکرێنەوە؟ ئازیزان، بۆ باسەرمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە میوانداری بەڕێز دکتۆر عەباسی وەلی پرۆفیسۆری تئۆریەکان و دەزگاکانی مدرنی سیاسی کۆمەڵایەتی دەکەین کە لە ئیستانبولەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر عەباس بەخێر بێن. سپاس دەکەم، زۆر مەمنون. زۆر سپاس و ئامادەون دکتۆر گیان. وەک پرسیاری سەرەتایی ئەوەی کە ڕوویدا لەم دوایانە بە تایبەت لە ڕۆژئاوا هێرشی تورکیا بۆ ڕۆژئاوا و داگیرکردنی هەندێک لە شارەکانی ئەو ناوچەیە و هەروەها کوژران و ئاوارەبوونی کەسانێکی زۆر بە سەدەیان کوژرا و بە سەدان هەزار ئاوارە. ئێوە ئەگەر وەک سەرەتا جگە لەوەی ئەو هەستە دژە کوردە کە ڕەنگە لە دەسەڵاتی تورکیا هەبێت و هەشە دیارە ئیتر گومان تێدا نییە و ئەو پلانە سیاسیانەیە کە ئەردۆغان پەیڕەوی دەکات چەندێکی دەگەڕێنەوە جگە لەوە وەک با بڵێن هۆکاری سەرەتایی و ئەسڵی چەندی دەگەڕێنەوە بۆ هەڵەی استراتژی و تاکتیکی کورد لە بەڕێوەبردنی دەسەڵات لەو ناوچەیە؟ بە باوەڕی من کولی مەسەلەکە لەوەی زۆر قوترە. ئەوە دەگەڕێتەوە سەر تەبیعەت و ماهیەتی ویستەکان و تەقازاکانی کوردان لە چارچێوەی سیاسی و ژیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو وڵاتانەی کە حاکمن بەسەر بەشەکانی کوردستانێدا. پاش 1970 بە تەرتیبێک مەسەلەی دەوڵەتی کوردی لە ئەجەندای سیاسەتی کوردی دەرکەوتۆ و جێگای وەی دراوە بە مەسەلەی ئۆتۆنۆمی یا خودمختاری یا حکمی ذاتی یا هەرچی کە نێویان ناوە جێگای وەی گرتوتەوە. ئەو کەسانەی کە بە دوای وەی کەوتون بەداخەوە کولیەت و ئیمکاناتی تحققی ئەو پرۆژەی ئۆتۆنۆمی بە باشی بە باوەڕی من شی نەکراوەتە. ئەوەی کە دەبەروەی پرۆژەیەکی ئۆتۆنۆمی لە عێراق یا لە تورکیە یا لە ئێرانیە سووریەی ینی محقق ببێ چ پێویستە، چه شرایطێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی و بە هەروەها شرایطی سیاسی و ژیۆپۆلیتیکی ناوچەی پێویستە. ئەوەی کە مسلمە ئەو پاش 1970 کە کوردستان خاکی کوردستانی بۆتە 4 بەش، هەر بەشەی تایبەتمەندی خۆی پەیدا کردو لەبەرەوەی کە لەژێر دەسەڵاتی بە سیستمی سیاسی و ئابووری حکوومەتەکانی جیاواز ئەوانە بە ژیانی خۆیان لەسەری بەردەوام بوون و ئەو پەیوەندیانە ینی ئەو پەیوەندیانەی کە دەگەڵ حکوومەتی مەرکەزیانە بۆ ئەو سیاستانەی کە حکوومەتی مەرکەزی لەسەروانەی ئێعمال کردو
تایبەتمەندی جیاوازی داوە بەوان جا بۆیە ئەمن بە نەزەرمەوەیە کە یەک تئۆری گشتی کە بتوانێت بۆ هەر بەش تەواوی بەشەکانی ئی کوردستانی بە باوەڕ ینی شت بێ بەسەر هەمویاندا ینی قابلی ئیجرا بێ بە باوەڕی من تئۆریکی ئاواگشتی ناتوانێت واقعاً وجودی ببێ و هەیە ئەلبەتە بە باوەڕی من دروست نییە هەر وڵات هەر بەشەی کوردستانی تایبەتمەندی خۆی هەیە و تایبەتمەندیە دەبێت لەبەر چاو بگیرێ منتها ئەگەر بینەوە سەر مەسەلەی پرۆژەی ئۆتۆنۆمی هندێک مەسایلی گشتی هەیە کە دەبێت بەرچاو بگیرێ ئەوەیە کە ئۆتۆنۆمی پێویستی ینی تایبەتمەندی هەیە و تایبەتمەندیانە شەرایط و ئیمکاناتی خۆی دەوێت یەکێک لەوانەوەیە کە دەبێت لەوە ئەو پرۆژە هەرە و جوورەی کە مەسەلەن ئەلان دە و چەند هەفتەیدا لە ڕۆژاوای دیتمانەوەیە کە خودی ڕۆژاوا و ئەو حکوومەتێک کە بۆیان داناوە ئینستیتوشنانەی داناوە پەیوەندی قیاس لەگەڵ ئەوەی کە لە شەرقی ئەوسەد وجودی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وجودی هەیە زۆر پێشکەوتو و زۆر دموکراتیکە هەرواتر ئەو پرۆژەی کە بۆ تورکیای دانراوە هەرواتر کە ئەو پرۆژەی بۆ ئێرانە دانراوە هەرواتر کە ئەو پرۆژەی کە لە عێراقێ ئیجرای دەکەن ئاموەزەی مەسەلەن کوردستانی ئی عێراقێ کوردستانی ئی باشوور بە هەموو کەم و کاستەکانی خۆی ئێستا زۆر لە حکوومەتی مرکزی وەزئی دموکراسی لە ئازادی لە حکوومەتی مرکزی باشترە ولی ئەوەی کە مهمەوەی کە ئەوانە ئەو ئۆتۆنۆمی ئەگەر محققیش بێ ناتوانێت بەبێ تایبەتمەندی ینی پەیوەندی هەیە لەگەڵ حکوومەتی مرکزی لەگەڵ حکوومەتی مرکزی پەیوەندی ئەو تایبەتمەندیی کە لازمەوەی کە ئەو حکوومەتە دەبێت حکوومەتێکی دموکراتیک بێ دوومەوەیە کە ئۆپۆزیسیۆنی غەیری کورد داخلی ئەو حکوومەتەیدا دەبێت ئۆپۆزیسیۆنێکی دموکراتیک بێت شتێکی وە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبوو و احتیمالی وەی کە ببێ بە باوەڕی من زۆر کەمە شاید بە تەرتیبێکی لە ئێرانێ پاش مەسەلەن ئەو حکوومەتەی تام فترەیەکی شتێکی وا بێتە پێشێ دکتۆر عەباس ببوورە هەر لێرەدا باشە ئەگەر با بڵین بەرەو پێشچوونی ئەو پرۆژە پێشکەوتووەک ئێوە دەفەرمونون پێویستی بە دەسەڵاتێکی دموکرات و ئوپۆزیسیۆنی دموکراتە ئەوەی کە ئێستا نیە ئەی کورد چی لە بەردەستدایە ئەبێ هەوڵ بۆ چی بدا ینی ئەگەر کەواتەیەوە دەڵێن ئەو پرۆژە لەگەڵ واقعی سیاسی ئەو ناوچەی ناخوێنێت پێشنیاری ئێوە وەک پرۆفسۆری زانستی سیاسی و تیۆری سیاسی چییە ئەبوایە چی بکردایە دەسەڵاتی ئۆتۆنۆمی دەسەڵاتی خۆسەری کوردی لە ڕۆژئاوا ئالی سەدەباس ڕۆژئاوا دەکەن دەچینە سەر باشوور و باکووریش چی بکردایە بۆ ئەوە کە ڕەنگە پێشی بەم با بڵێن هێرشە بگردایە لانی کەم زیانەکانی کەمتر بکردایەتەوە یا بیتوانێت پشتگیرێکی زیاتری جیهانی وەربگرێت ئەو وەزعی کە هاتوتە پێشێ ئەو ئێنێ لە ڕۆژاوای یا وەزعیکە کە لە کوردستانی ئی باشوور هاتە پێشێ لە ساڵی 1975 لە ساڵی 92 لە دوایە وەزعی کە پاش ڕێفرۆندامی هاتە پێشێ وانە هەموو شتێک یەک شتی سابت دەکاویژەوەیە کە تئۆری ئی ئۆتۆنۆمی دا ئەسڵدا ئەگەر لە نەزەر استراتێژیکەوە ژێۆپۆلیتیکەوە تەماشای بکەین یعنی سولح مسلح یعنی سولح مسلح یعنی بەو معنایە کە حکوومەتی مرکزی لەگەڵ ئەو حکوومەتەی لە بەشی ئۆتۆنۆمی کوردستانێدا دەمەزرێنێ لە شەرایطێکی سولح مسلحدایە سولح مسلح بەو معنایەیە کە ئەوەی کە ئەهەمیەتی هەیە لێرە هێزی نظامی سیاسیە ئەوە ئەگەر لە تەرەفی کوردانەوە فایق نەبێ احتمالی وەی هەمیشە پرۆژەی ئۆتۆنۆمی دەخەتەردا دەبێت چون سولحی مسلح هەمیشە لەسەر باڵانسی ئی وەحشەت و ترس دانراوە و ئەو وەحشەت و ترسەش هەمیشە هەر سەعات و هەر لەحسە لەبەروەی کە تەوازنی قوا دەگۆڕدرێ ئەو باڵانسەش دەگۆڕدرێ ئەمە وەمان دیوە ئەلعانەکەش دیومانەکە لە ڕۆژاوای تەواوی ئەو شتانێک کە دانرا بوو دروست کرا بوو جگای ڕێز بوو جگای افتخار بوو ئەمن زۆر پێم خۆش بوو زۆر پشتیوانم لێ کرد زۆر بۆ من جگای ئی تەحسین بوو یعنی بەوانە
ولی ئەوانە هەموو دە یەک لەحزەیدا پاش وەی کە سەرۆک ترامپ ئەو قەرارەیدا ئەوانە هەموو بوونە مەسەلەی حاشیەی و ئەوەی کە هاتە پێشێ و گرنگ بوو بە هێزی نظامی ئەو مەسەلە دکتۆر عەباس و ئەسڵەن کورد چه ئیمکانێکی هەیە بۆ هێزی نظامی هەبێت کاتێک دەسەڵاتی سەربەخۆی نییە؟ بە باوەڕی من ینی ئەگەر ینی ئیمکانی نییە ئەمە پرۆژەی دوای پرۆژەی خودمختاری بکەوین یا ئۆتۆنۆمی یا حکمی ذاتی بکەوین و ئەمە ینی نەتوانین هێزێکی نظامی زۆر قوی کە حدەقەل بەڵانسەکەی لەگەڵ مەرکەزی ڕابگرێت دەنا هەر ئان مەرکەز ئەگەر خۆی دامەزرێنێتەوە بە تەرەفی ئیمەدێ یا شرایطی منطقە ئاوایە لەبەرەوەیە کە ئەگەر ئەمە لەلایەکی دیکەشەوە تەمەشای بکەین ئەمە چ تەمەشای چه پێمان خۆش بێت پێمان خۆش نەبێت تەواوی قوانینی حقوقی بین الملل لە حاکمیەتی میلی بەرسراوەتەوە کە لە دەوڵەتی مەرکەزیە وەختێکی کە قەیران دەبێ کوردەکان مشکلیان بۆ دێتە پێشێ کوردەکان ناتوانن بە عنوانی مەسەلەیەکی سیاسی خۆیان مەترح بکەن هەمیشە بە سورەتی مەسەلەیەکی ئینسانی خۆیان مەترح دەکەن حاضرن هەموو کەس حاضر لە تەمەشای مەسەلەی کوردام کە ئەوەی کە بەسەریان دێ بە مەسەلەی ئینسانی وەلی تەواوی چەمکەکانی حقوقی بین الملل تەواوی چەمکەکانی قوانینی بین الملل ئەوەی کە هەیە کە دەبێ لەوەی بەرگری بکە دەبێت لەوەی حمایەت بکە لە ئیختیاری حاکمیەتی میلیدا ئەوە مەسئلەیەکی گەورەیە لە سیاسەتی بین المللدار بۆیە کە مەسئلەی چەمکی ئەقەلیەت چەمچێکە کە دروست کراوە کە لە حاشیەدا ئەو کەسێک کە بە ئەقەلیەت دەناسێ لە چوارچەوەی حقوقی بین المللدا هەمیشە لە حاشیەدا دەمێنێتەوە لەبەروەی ئەمن پێم وایە کە ئەوە ئەرکی گەورەی ڕەوشەنبیرانی کووردە ئەوانەی کە لە باتی وەی کە بێن و دوای ئیچیشی شخصیەت و نازانم ئەو جورە شتانە بکەون دەبێت واقعاً دانیشن لەو مەسلەی بکۆڵێنەوە کە ئەوە باشە مەسلەی سربەخۆیی و دەوڵەتی سربەخۆ پاش 1970 چۆ حاشیەی نەمردۆ ئیمکانی دەبێتەوە گە سیاسەت تایبەتی وەلی هێزەکانی کوردی سەرۆکایەتی کوردی ئەوەیان بردە حاشیەی لە جێگای وەی ئەمە هاتین ئۆتۆنۆمیماندا ئۆتۆنۆمی ببێوەی کە ئەمە هیچ جورە تەحلیلێکی تئۆریک دامەزرانجی تئۆریک لەسەر مەسەلەی ئۆتۆنۆمی بەو شێوەی کە لازمە بیکەیت دکتۆر عەباس ببوورە مەسەلەن لە ڕۆژاوایدا زۆر باش ئەو ئینستیتوشنانەی داخلی کوردستانی باش دانراوە مەسەلەی مساواتی جنسی مەسەلەی دموکراسی اقتصاد ئەمنەوانە هەموو عالی ولی مەسەلەوەیە کە ئەو منتەقە بە ذاتی خۆی بەو شێوەی ناتوانێت سەر بەخۆ ڕاوەستێ دکتۆر عەباس بەڵام ئەلێردا و پرسیارەتە ئاراوە ئەوە ناتوانێت پێی ئەو خوێندنەوە تۆریەکەوە هەتانە لە هەلومەرجێکی ئاوادا هەر ئەو کوردەکە هێزی سەربازی تایبەت و پوختەی نییە بۆ ڕاگرنی باڵانسی هێز چۆن دەتوانێت هەنگاو هەڵبرگێ بۆ دەوڵەتی سەربەخۆ ئەی پلانی باش ئەو پلانی ئۆتۆنۆمی بەو شێوازە شکست هێنێت چون هەر کات دەسەڵاتی ناوەندی هێزەکەی بێتۆ سەرجێی خۆی هێرش دەکاتە سەری تێکی دەشکێنێ ئەی دەوڵەتی ئەی هەوڵدان بە دەوڵەتی سەربەخۆ لە هەلومەرجێکی ئاوادا ئەویش توانێت سەرکوت کرد بەو شێوازە بە باوەڕی من دەبێت ڕێگایەکی دیکە بۆ مەسەلەی ببیندرێتەوە ئەمە ناڵێم کە مەسەلەی ئۆتۆنۆمی ینی فرێ بدەن یا ئەو تێوریانەی کە دانرا ئەگەر چی بە نەزەری من ئەلبەتە منەوەشم نووسیوە بڵاویشم کردوتەوە دیسان لەسەری قسان دەکەم چون لازمە ئەگەر چی زۆر کەس پێیان خۆش نەبێ ولی ئەو تێوریانەی ئۆتۆنۆمی دموکراتیک ئۆتۆنۆمی ئەوانەی کە دانراون هەڵەی گەورەیان تێدا ئەو هەڵانە مشکلاتی ئەساسی دێنێتە پێشی لە باتی وەی کە چەپلە ڕێزانێ بکەن و بەبێر لە ژێر ئاڵای ئەو کەسەی بێن و بڕۆن دەبێرن ئەو وەزیفەی فکری ڕەخنەگەری ڕەوشەنبیری کوردیە کە دانیشنە و تێورانە لە سەریان لێکی بدەنەوە ئەمە ئەلان وەختێکە کە ئەوە هاتوتە پێشێ ئەگەر ڕۆژە ئەوان نەجات نەدرێ بە باوەڕی من ئەوە دیسان ئەوەی مسجل دەکاتەوە کە
وەکو وەزعیکە 2 ساڵ 3 ساڵ بەدێ لە 2017 لە باشووری هاتە پێشێ لە 2015 و 16 لە باکووری هاتە پێشێ ئەوانە تەسادفی نین ئەوە فقط ئەوە نییە کە ئەو کەسانەی کە ئەو شتانە ئیجرا دەکەن هەڵای دەکەن و شتبای دەکەن ئەو بۆ معنایە کە بۆچوونەکەیمە تێورەکەیمە ئەوەی کەمە چۆن حقوق و مەسایلی خۆمان بتوانین دەوت وەزعی ئێستادا ئەوانە مشخص بکەین ئارتیکولێتی بکەین تێۆرایزی بکەین معلومی بکەین دە پرۆسەی سیاسیدا ئەوانە وارد بکەین ئەوە کارێکی دەوێت ئەو کارە دەبێت بە دروستی بکرێت مەسەلە ئەوە نییە کە دەنادە هەموو کەس هەتوار کەسێکی لی پرسی تەواوی ئەلانەکە لە باشووری لە باکووری لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژاوای دموکراتترین بەشی کۆمەلگای ینی لە نظر فەرهەنگی دموکراتیکەوە پێشکەوتوترین بەشی ئەو کۆمەلگای کوردەکانە. دکتۆر عەباس ببوورە ئەوە ڕوونە دەفەرمووی کەوت ئەو تئۆریە بیری باشی لێ نەکراوەتەوە وەک تئۆری وەک با بڵین بەرنمەیەک لەو چوارچێوە سیاسی ئێستادا لە ژئۆپۆلیتیکی ناوچەکەدا شانسی سەرکەوتنی نییە چون باڵانسی هێزی نییە پرسیارەکەی مێشە لەجێی خۆیدایە ئەوە لە هەرێمی کوردستانیش بینرا دوای ڕەفراندۆمیش باڵانسی هێزەکان شێوە حەشتی شعبی دۆسەڵاتی عێراقی هاتنەوە کەرکووکیان گرت و جیهانیش لە بیری چووەکە هەرێمی کوردستان چۆن یارمەتی داوە بۆ تێکشکانی داعش لە مووسڵ و لەو ناوچانە لە عێراقدا ئەو قارەمانە کە پێشمەرگە کردوویەتی و ئەو دەسەڵاتە بەنسبەتی ناوەندە ئارام و ئەهوەن و ئاسایش و تەحەدە دموکراتیکە دروستی کردووە باشە دەی خۆکەواتە هەوڵدان بۆ دەوڵەت سەربەخۆ چەر و کێشەی هەیە پێشنیاری ئێوە چییە کورد ئەبێ عالەم هەلومەرجدا داوای چی بکات بۆ ئەوە شانسی سەرکوتکردنی کەمتر بێتەوە ئەمن ئەلبەتە باشوور وەزێکی تایبەتیە ئەمن شەخسەن باوەڕم بەوەیە کە باشوور دوو جاران ئەساسەن فرسەتێکی ئیزێڕینی سەربەخۆی لەدەستدا یەک پاش ڕوخانی سەدامی بوو یەکیش پاش مەسەلەی ئیداعشی وەکە داعش هاتە پێش ئەو دەمی دەبوو کارە بکرا بە نەکرا ئەلعان لە دەست شاید فرسەتێکی دیکە بێتە پێشی وەلی مەسەلێکی دیکە ئەوەیە کە ئەمن کە دەڵم دەبێت ڕێگایەکی دیکە بینەوە ئەمە دەبێت لە ئێستا دەست یان ئەو کەسانە ئەمن تعجب دەکەم کە مەسەلەن دەمەوردی ڕۆژاوایدا دەمەوردی باکووریدا دەمەوردی ڕۆژهەڵاتیدا ینی فکرێک ئەو فکرانە کە بێن ئەو وەزعی کە هەیە تەحلیل بکەن زۆر کە من ئەوەی عینەن بە هێزەکانی مەسەلەن کوردی ڕۆژهەڵاتی دەم لە 40 ساڵە 30 ساڵە 40 ساڵە چەندە 40 ساڵە ئەمە ڕێگایەکی تازە نەبیندراوەتەوە ئەمە هەر دەیکوتین ئۆتۆنۆمی ینی فێدرالیزم فلان وانە وەختێکیش دەڵێ کاکە ئەو وەزع ئەگەر بتەوێ ئەوانە محقق بکەی مشکلاتەکەی ئاوایە قوبولی ناکەن دەمەوردی باشوورشدا ئەوە هاتوتە پێشێ دەمەوردی ڕۆژاواشدا کە هاتە ئەو مەسەلەکە من هەرچێکی کە هەڵام کردم کە ئیمکانی وی کە ئەمە سیستمێکی دموکراتیکی ینی ئۆتۆنۆمی دموکراتیک دابمەزرین کە لە نەزەر تێۆریکەوە دەگەڵ حکوومەتی مرکزی یا دەسەڵاتێکی سیاسی کە بەرزتر کە لەوێ هەیە رابطەی دەرونی نەبێ ئیمکانی نییە کەس جوابی ئیمەی نەداوە تەوەجێ دەکەی بۆیە مەسەلەکە ئەوەیە کە تا حەدێکیش دەگەڕێنەوە سەرەوەی کە فەرهەنگی کوردی ڕوو بە دەرەوە دموکراتیکە دەژوورەوەی خۆیدا فەرهەنگی سیاسی کوردیدا دموکراتیک نییە مەسەلەوەیە کە تا حەدێکی زۆر هێزەکانی کوردی ئیمکانی فکری ڕەخنەکەر لە بین دەبن ئەو جوورەی کە لازمە کە بڵێ کاک برای من ئەو وەزعە مشکلە ینی ئۆتۆنۆمی لە هەموو جێگایەکی ئەتو فکری لێ بکەوە ئۆتۆنۆمی لەسەر بنەمایەکی زۆر بە ئاستەم دانراوە بە نێوی سولحی موسەلح ئەوە ئەمە لە باشووری چەند جارەوەمان دیوە
یعنی عینی ئەو ئەزمونە لە باشووری شابووە کاتێکە دەسەڵاتی ناوەندی با بڵێن ئێرادەکەی خۆی چەسپان هێزەکەی زیاتر بوو هەم گۆبرۆکانی وەرگردەوە هەم کەرکووکی لە کوردستانەوە هەم بەو شێوازە ئیستش ئەو 70% تەنانەت پارەی نەوتەکەش نادا کەمی کردو وەک بەرساین کە هەریم دەردان کەواتە ئەی لە ئێراندا ئەگە بچینە سەر پارتی ئێران ئەوەی باسی با بڵێن ڕۆژ ئاوا و باکوور کراوە و ئەزمونانە کە دیویانە ئەو کاولکانە کە بەسەر کووردا هاتووە ئەوەش کە لە باشووردا فەرموتەن دووڕە هەڵە کراوە بۆ ڕۆژهەڵات چی لە ڕۆژهەڵات حزبەکان دەڵێ ئێمە داوای فدرالیست دەکەین بۆ ئێران و ئێمەش بە شێوازێ وەک باشوور بەشێ لەو فدراڵە بین پێت وایە ئەوە لەگەڵ واقعی سیاسی دەگونجێ ئەمەش هەر خەون و خەیاڵێکە کە دەگەڕێتەوە بۆ ئەوە کە باش بیر نەکراتەوە لە بابەتەکە لا خەون و خەیاڵ بەو معنایە کە تێوری پرۆژە هەمیشە شرایطی تحقق و ئیمکانی لازمە دەبێت ئینسان فکر بکاتەوە کە ئەو تێوریەکە دادەنێت لە عەمەلدا شرایطی تحققی وەی چییە ئەگەر لە من پرسن کە شرایطی تحققی پرۆگرامێکی ئۆتۆنۆمی یا فێدرالیزم لە ڕۆژهەڵاتیدا چییە ئەمن دەڵم لە دەرەجەی ئەڤەڵدا بوونی حکوومەتێکی دموکراتیک لە دەرەجەی دووەمدا ئەساسەن بوونی ئۆپۆزیشنێکی دموکراتیکی غەیری کورد کە ئەوەندە دموکراتیکە کە حازرە تەقازاکان و ویستەکانی کوردیدا قبول بکاو لە پرۆسەی خۆیدا بهێنێتە ژووری یا ئەوەیە یا دەبێت سیاسەتی کوردی بە ئەندازێکی لەوێ قەوی بێ کە بتوانێت ئەو مەسایلێ بەسەروانەدا دابسەپێنێ پێیان بقبولن هیچێک لەوانە دە شرایطی فعلیدا وجودی نییە باوجودی وەی کە وجودی نییە ئەمە حاضر نەبووین کە بین دانیشین لێکۆڵینەوە بکەین تیۆرێکی دیکە ڕێگایەکی دیکە پەیداکەین مەسەلەکە ئەوەیە ئەمن پێم وایە کە ئەو کەسانێکە لە ئێرانێ لە ئێرانە چوارچەوەی ئێرانێدا حاضرن مەسلەی فێدرالیزمی قبول بکەن و بۆی حاضرن بێنە پێش شێوانەکە ئەتە کولی سیاسەتی ئێرانی ئەوڕۆدا بە حتا پاشگۆڕینی ڕێژیمی جمهوری ئیسلامیدا یعنی هێندە هێزێکی یعنی بە هێز نابن لە ئێستاوە دەبێت جوورێ یعنی ئەمە دەبێت بزانین کە ماهیەتی ئۆپۆزیشنی ئێرانێ چییە ئەلانەکە لە ئۆپۆزیشنی ئێرانە بەغەیری بەشێکی زۆر کەمی باقەکەی ئەگەر باسی هەر جورە باسی مەسئلەی حتا عەدەمی تەمەرکوزی سیاسی دەکەی ئەوانە هەڵدەبەزنەوە لە بەشی مەسئلەی ئەوەش لەبەر وەیە کە پاش شۆرشی ئێرانێ پاش ئینقلابی ئێرانێ ئەمە جوورێک بۆەوە کە ئۆپۆزیشنی دموکراتیک و چەپی ئێرانێ خسلەتێکی ناسیۆنالیستی فارسی پەیدا کردو تەوەجێ دەکەی ئەلعانەکە هەتا کەس حاضر نییە بەشی زۆری وانە مەسلەی خوێندن بە زمانی دایکی ئەوانەش هەتا حاضر نین قبول کرد لە شرایطێکی ئاوادا ئەمن فکر دەکەم کە مەسئلەی وەی کە بێم حکوومەت دموکراتیکم دەوێت و یعنی خودمختاریی دموکراتیکم لەوێ دەوێ و یا مەسلەی فێدرالیزم دەوێت لە دەرەجەی ئەوەڵدا وەختێکی ئەوانە ئاوان جوێ خۆیاندا دەخەن لە دەرەجەوە دەگەڕێتەوە سەرەوەی کە من چەندە قەبیم چ قدرەتێکم دەی باشە دکتۆر عەباس ببوورە لێرەدا ئەمە کەواتە ناتوانین بۆ ئۆتۆنۆمی چالاک بین بۆەوە نەر لە ڕاستیدا ئەو هێزەمان هەیە بەرەنگاری دەسەڵاتی ناوەندی بکەین نە دەسەڵاتەکە دموکراتیکە ئەوەشی کە بە حساب قار بوو دموکراتیک بە ناوەندی دەسەڵات ناوەندی عێراق بوو کە دیمان چۆن لەگەڵ با بڵێن ڕەفراندۆمێکی گشتگیر و بە دەنگێکی زۆرەوە هەڵ سوکەوتی کرد ئەمە ینی ناهۆمێدی ینی کەواتە هیچ ڕێگەیەک نامێنێتەوە ئیتر ناهۆمێدی نییە نا بە باوەڕی من ئەوە بەو معنایە کە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگمان لە پێشە دەبێ فکرێکی ئەساسی لەوەی بکەینەوە منتاو بە یەک نەفەر ناکرێت هەم هێزەکانی سیاسی دەبێت بەو قەناعەتەی بگەن کە پێویستە ڕێگایەکی تازە بینرێتەوە هەم ڕەوشەنبیرەکانی کوردی دەبێت ڕێگایەکی بینەوە کە چۆن تەقازاکانی کوردی لە چوارچەوەی پرۆسەیەکی دموکراتیکدا ئارتیکولە بکەن دەشتێ مەسەلەن بە نەزەری من یعنی باشترین ڕێگادا و مۆردەیدا کە من دە و چەند ساڵانەدا دیومە لە کوردستانێدا کراوە مەسبوورە
مەسئلەیش ئەو ڕێگایی بوو کە هەدەفە پێشگیر ولی ئەوەش وای لە هات کە مەسەلەکە ئاوای لە هات کە وەختێکی حکوومەتی مرکزی تا ئەو جگای هاتە پێشێ کە دیتی بە نەفتێتی وەختێکی کە ئاغای ئەردوغان حکوومەتی ئاکێفی دیتیان مەسەلەی ئی کوردی ڕاییان بۆ نایانێتەوە دا عەرزی یەک ڕۆژدا هەموو شتێکیان ئینکار کرد پشتیان تێکرد و ڕویان کرد بە مەسلەی ناسیۆنال بە کارتی ناسیۆنالیزمی تورکی مەسلەکە ئاوایە یعنی دەسورەتیا مەسەلەن هێزی ئی کوردی لە تورکیەی ئەگەر مۆبیلایز بکرێ کە احتیمالی مەسەلەن هەیە بکرێ هێزێکی یەکجار گەورەیە یەک نەفەر لە 4 نەفەران لە تورکیای حەدیەقەل یەک لە 4 کوردە تەوەجێ دەکەی ئەوە بە معنای هێزێکی زۆر عەزیمە ولی مەسلەوەیە کە ئەمە خۆمان بەستۆتەوە لە یەک سلسلە مەسائلی تئۆریک و معیشت دەبێت و ئەمە باسی بەرخودان دەکەین بێوەی کە بزانین بەرخودان شرایطەکەی چییە زۆر چاکە بەرخودان مەسلەکەی ئەوەیە ئەمن واقعان زۆرم پێخۆش بوو کە دیتم کە ڕابەرایەتی کوردی لە ڕۆژاوای 2 هەفتەیەدا بلوغێکی سیاسی باشی لە خۆی نیشانداوە و دەیەوێت خۆی بپارێزێ ئەمنەوەم زۆر پێ باش بوو دە مقابلی وەیدا ئەمن جۆمدا قسەکانی یەکێک لە کەسانی ڕێبەرایەتی حیزبی کرێکانی کوردستان کە لە BBC بڵاو بووە بە باوەڕ منەوە مایەی تعسف بوو مایەی تعسف بوو ئەو بە نەزەر من ئەو برادرە زۆر هەزاران مایل لە واقعیەتی سیاسی دوور بە باوەڕی من ئەو کەسانەی کە لە ڕۆژاوای تەسمیمیان گرتووە و چەند ڕۆژانەدا حەدێقەل دەیانێ ئەوەی کە هەیە بیپارێزن وەلی دیسان بگەڕێمەوە سەروەی کە من دەڵێم کە ینی ئەمە مشکلی کوردیەوەیە کە وەختێکی تێوریەک دەبێت لە سەرۆکایەتی لە جگایکی دێوانە هەموو دەزاننەوە وحی منزەلە و نابێ دەستی پێوە زۆر چاکە هیچ شتێک هیچی بە قەولی کە دەڵێن بە ئینگلیسی دەڵێن لە سیاسەتێدا ئەمە گای مقدسمان نییە هیچ شتێک لە سیاسەتێدا مقدس نییە هەموو شتێک دەتوانین دەستی تێوەردەی هەموو شتێک ئیسلاح دەکرێت هەموو شتێک باشتر دەکرێت چاکسازی زۆر چاکە دکتۆر عەباسی پێی وایە ئیسە پێی وایە هێزی کوردی لایەنی کوردی ڕۆشنبیری کوردی بە تایبەت ڕێبەران و حیزبەکانی کوردی چەند دەرسیان وەرگردووە چەند وانایان لەم با بڵێن داڕمانانە و هێرشانە و سەرکوتانە وەرگردووە ئەگەر پێی نەڵێن شکست و پێی وایە چەند ئامادەن کە پێداچوونێکی جدی بکەن بەسەر ئەو شێوازە هەڵسوکەوتی سیاسی و بڕیاردانە بەسەر ئەو مقدسکردنە ڕێبەرێک لە بەشێک ڕێبەرە 20 ساڵە ڕێبەرە شکست دەهێنێ هەر ڕێبەرە تێک دەشکێ هەر ڕێبەرە حیزبەکە دەڕوخێنی ئەمێنێ ڕێبەرێکی تر لایەنێکی تر تئۆریەکانی سەرکەوتوو نابێ لانی کەم لە عەرسەی عەمەڵدا ئەوە کەچەنی پێشکەوتووە بابەتێکی ترە دیسان هەر بەپێی با بڵێن قسەی ئەو دەڕۆنە بەرەوە حیزبی ترمان هەیە کە ساڵانێکی ساڵە با بڵێن دەنگدانی هەیە کۆبوونەوە و نازانم کۆنگرەی هەیە بەڵام ڕێبەرەکانی هەرە و ڕواڵەتانن و ڕەخنەش زۆر وەک بەڕێزت دەفەرمووی دژوارە شتێک فێر بووین لەو ڕەوشە چاوەڕوان دەکەی کە داهاتوان باشتر بێت بە باوەڕی من ئەگەر کوردان مەسئلەی سەربەخۆییان وەلا نابێ کە وا دیارە وەلایان ناوە دەبێ ڕێگایەکی غەیری ئۆتۆنۆمی بەس ئۆتۆنۆمی ئەوەیە مشکلەکەی ئەوەیە یعنی شتێکی زۆر باشە وەلی هەل و مەرجەکەی ئەگەر ببێ ئیمکاناتەکەی گەر ببێ کەویژەوەیە کە عرضم کردی دەبێ یا دەبێ ئەو سەرپوش و سترکتوری دەسەڵات لە ژوورەوە ینی تەقیبێتەوە لە بین چوو بێکەوانە بێنە دەرێ و ئەو دەمیش تازەوەی کە بتوانم بیچەسپێنن یانە معلوم نیە زۆر چاک یا ئەوەیە کە دەبێ حکوومەتێکی دموکراتیک ببێ لەگەڵ ئۆپۆزیشنێکی دموکراتیک مەسەلەی ئۆتۆنۆمی زۆر باشە گەر حکوومەتێکی دموکراتیک ئوروپای غەربی ببێ عالیە ولی مەسەلەکە ئەوەیە کە ئایا لە شەرایەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دیکتاتۆرەکان ئەو دیکتاتۆرەکان هەموو لەوێن و هەمیشەش ئاڵو گۆرەکان پاش مدەتێکی کەم دەبێتەوە دیکتاتۆری
ئەمن مەسەلەکەی ئاوا مەترا دەکەم کە ئەگەر سەربەخۆیی وەلاندراوە مەسەلەی ئۆتۆنۆمیش ئەو مشکلاتەی هەیە کە مرتب تکرار دەبێتەوە و دەشەراتیشدا فاجعی دێنێتە پێشە ئەو هەموو عالەمە دەکوژرێ ئەو هەموو عالەمە لە بین دەچن ماڵوێران دەبن ئەوانە هەموو شتێ جگای خۆی ئەوانە ئەمە دەبێت ڕێگایەکی دیکە ببیندرێتەوە دەبێت ڕێگایەکی دیکە ببیندرێتەوە کە بتوانێت مافی کوردان لە چوارچێوەی حاکمیەتی ملی ئەو وڵاتانەدا بپارێزێت ئەو ڕێگایە دەبێت ببیندرێتەوە وەلی مەسەلەوەیە کە لێرە بە وەخت دەڵام بە شەرتێکی کە دەڵێن دە چوارچێوەی حاکمیەتی ملی وانەدا پارێزرێ بۆ معنایە کە ئەمە یعنی ظاهران وایە کە یعنی دەسەڵاتی کوردی سەرۆکایەتی کوردی و ڕێبەرایەتی کوردی وی قبول کردووە کە مەسەلەی سەربەخۆی نییە قەلاز زۆر سپاس لە دکتۆر عەباسی وەلی پرۆفسۆری تۆریەکان و دامۆزرێتەکانی مدرنی سیاسی و کۆمەڵایەتی وەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.